لەوەی کە هێشتا پێیان دەکەین. ئەوان ئامادەنین. هەندێک نیەتی شەیتان ئاسان هەیە. ناتوانین ڕێگەیان پێ بدەین قەت شەکی ئەتۆمیان هەبێت. لە هەمان کاتدا فەرماندەیی ناوەندی هێزەکانی ئەمریکا سنتکام ڕایگەیاند کە دوا قۆناغی هێرشەکانی لە دژی کۆماری ئیسلامی بە ئەنجام گەیاندووە. بەپێی ڕاگەیەندراوی سنتکام ئەو ئۆپەراسیۆنە دوو کاتژمێری خایاندووە و دەیان ئامانجی سەربازی لە ناو ئێران کردوتە ئامانج. لەوانە ناوەندەکانی فەرماندەیی، دامەزراوەکانی موشک و فڕۆکەی بێفڕۆکەوان، شوێنەکانی چاوەدێری و بەرگری کەنارا و هەروەها تواناکانی دەریایی سوپایی پاسداران. بە گوێرەی سەرچاوە خۆجێیەکان و راپۆرتەکانی سەر سۆشیال میدیا، ئەو شوێنانەی کە لەم هێرشانەدا کراونەتە ئامانج بریتین لە ئابادان، ئەهواز، نوراباد و سیرێک، دوورگەی قشم و بەندەری عەباس. لە هەمان کاتدا ڕۆژنامەی واڵ ستریت ژورناڵ بە گوێرەی سەرچاوە ئاگادارەکان راپۆرتی داوە کە ئادمیرال براد کوپەر، فەرماندەی سنتکام، پلانێکی بۆ هەڵمەتێکی ئاسمانی ئامادە کردووە کە دەتوانێت لە نێواندا تا 14 ڕۆژ بەردەوام بێت و ئامانجی سەرەکی ئەو بڕیارە لە ناوبردنی توانای موشکی کۆماری ئیسلامی دەبێت. بەپێی ئەم راپۆرتە، دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە دوای کوژرانی 4 سەربازی ئەمریکی و هێرشی موشکی کۆماری ئیسلامی لەگەڵ سەرکردە سەربازی باڵاکان کۆبووە و چاوەڕوان دەکرێت بڕیار بدات تا چه ئاستێک هەڵبژێرێت لە وەڵامدانەوەی ئەمریکا بۆ ئێران. ئارەش ساڵح، دەنگی ئەمریکا. لەگەڵ بەرزبوونەوەی گرژیەکانی نێوان ئەمریکا و ئێران پێدەچێت دۆخەکە تا دێت بەرەو ئاڵۆزتربوونە ڕوات. لە کاتێکدا کە راپۆرتەکان باز لە ئەگەری ناردنی چەکی چینی بۆ ئێران دەکەن، هێرشەکانی ئەمریکا و ئێران هەر بەردەوامن بۆ سەر یەکتر و هێزەکانی ئەمریکاش لە ناوچەکەدا خراونەتە ئامادە باشیەکی تەواوەوە بۆ نوێترین زانیاری لەسەر هەڵوێستەکانی واشنگتۆن و پلانەکانی کۆشکی سپی دەچینە لای هیوا سەلام، پایامنێری کۆشکی سپیمان. هیوا، کۆشکی سپی یان سەرۆک دۆناڵد ترامپ چی لە دوانێکی نوێی لەسەر ئەم پێشاتانە و هەنگاوەکانی داهاتووی ئەمریکا داوە؟ بەفراو، کەمێک بەر لە ئێستا کۆشکی سپی لێدوانێکی تایبەتی بۆ دەنگی ئەمریکا دا کە ئاماژەیان بەوە کرد دراوی نوێ هەنە شێوازی لێدان لە حکوومەتی ئێران بە شێوەیەکی تونتر ئێستا لەسەر مێزی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکان. دۆناڵد ترامپ هەموو ئەگەرەکان هەڵدەسەنگێنێ و لەو بارەیەوە بڕیار دەدات کە ئاخۆ هێرشەکان بە چ جۆرێک بن و هەموو ئاماژەکان بۆەوە دەچن کە هێرشەکان بەرەو فراوانی زیاتر دەچن، بە تایبەت دوای ئەوەی کە دەنگۆی ئەوە بڵاو بۆ کە چینیەکان چەکیان بۆ ئێران ناردبێت. هەتا ئێستاش ئەم دەنگۆیانە لەلایەن چینەوە پشتڕاز نەکراونەتەوە، هەروەها ڕەدیش نەکراونەتەوە. لەبارەی ئەوەی کە هەنگاوەکانی داهاتوو چی دەبێت و لێدوانەکانی دۆناڵد ترامپ لەو بارەیەوە چین راپۆرتێکم بۆ ئامادەکردوون، فەرمون با بەیەکەوە سەیریکەین. ئاڵۆزیەکانی نێوان ئەمریکا و ئێران زیاتر و زیاتر پەرە دەسێنێت و وا پێدەچێت کە تەنیا لە گەمارۆی سەرگەروی هورمز و هێرشە سەربازیەکان نەوەستێت، بەڵکو و باج و سزای زیاتر بخرێتە سەر ئابووری ئێران. ئەگەر پێویست بێت بە ئەنجومەنی نوێنەران لە کاتی پشودا بگەڕێتەوە بۆ سەرکار. تۆ باسی پرۆژه یاساکەی لینزی گراهام دەکەیت کە تایبەتە بە سزادانی رووسیا. من حەز دەکەم ئێرانیشی بۆ زیاد بکەن و ئەمەش پرۆژه یاساکە زۆر بەهێزتر دەکات. لە ڕووی سەربازیەوە ئەمریکا ناوێت هیچ دەرفەتێکی دیکە بە ئێرانیەکان بدات. لە چەند ڕۆژی ڕابردوودا کاتێک ئەمریکا بۆردومانەکانی وەستاند، ڕاستەوخۆ ئێرانیەکان و گروپە میلیشیایەکانی سەر بە ئێران دەستیان بە کۆمەڵێک نمایش کرد. سەرەتا دەستیان بە سوتاندنی چیاکانی هەرێمی کوردستان و بۆردومانی کوێرانە کرد، دواتر چەند موشکێکیان لە ئەردەن و سعودیە گرت. بەڵام هەرزوو سعودیەکان وەڵامی توندی میلیشیا عێراقیەکانیاندایەوە و دۆناڵد ترامپیش ڕایگەیاند کە بە ئامانجگرتنی سەربازانی ئەمریکا بێوەڵام تێناپەڕێت. لە دەرفەتێکدا بە توندی لیان دەدەین و نۆرەی لێدانیان هاتووە.
خۆشیان دەزان کە هێرشەکانمان بەڕێگاوەیە و ناشتوانن هیچ کاردانەوەیکیان هەبێت. 5 ڕۆکێتیان هاویشتە بوو کە خێرایەکەی 8500 میل بوو لە سەعاتێکدا. هەر پێنجیمان خستە خوارەوە و پوچەڵمان کردنەوە. هەر چۆنێک بێت بەختی خۆیان تاقی کردەوە و نۆرەی ئێمەیە. چەند کاتژمێرێک دوای قسەکانی دۆناڵد ترامپ، فەرماندەی ناوەندی ئەمریکا ڕایگەیاند کە هێرشیان بۆ سەر ئێران ئەنجام داوە و سوپای پاسدارانیان لە کەناراوەکانی باشووری وڵاتە بە ئامانج گرتووە. ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممە سوپای پاسداران ڕاگەیەندراوێکی هەبوو گوتی کە بنکەکانی ئەمریکایان لە وڵاتی ئەردەن بە ئامانج گرتووە و زیانی زۆریان بەو بنکانە گەیاندووە. ئیتر لە کاتژمێرەکانی ئەم شەودا دەردەکەوێت کە ئایا زنجیرە هێرشەکانی ئەمریکا بۆ سەر ئێران بەردەوام دەبێت یاخود پشوێکی دیکەی تێدەکەوێت. بەڵێ ئەو ڕێگانەی پاسدارانمان باس کرد هەر کەمێک پێشێستا سنتکۆم یان فەرماندەی ناوەندی سوپای ئەمریکا گوتی ئەوەی کە پاسداران گوتوێتی درۆ دەلەسە بووە هیچ فڕۆکەیەکی ئەمریکی لە ئەردەن نەپێکراوە، هەروەها هیچ سەربازێک بریندار نەبووە لەو هێرشانە و بە تەواوی ئەو پروپاگەندەی پاسدارانی ڕەت کردەوە کە جاروبار بۆ بەلاڕێدابردنی ناوخۆی ئێران پروپاگەندەی هەڵە بڵاو دەکەنەوە. باشە هیوا ئەو ئێریشن ئەمریکای کوتە بەحسەوانێکی لە کوبوون و زانیاریان لە دۆر ئامادەبوون ئارتێشە ئەمریکای چ نەلجمت؟ بەڵێ ساڵە سنتکۆم فەرماندەی ناوەندی ئەمریکا ڕایگەیاندووە کە هێرشەکانی شەوی ڕابردوو بۆ سەر کەناراوەکانی باشووری ئێران بوون بۆ ئەو ناوچانەی کە لەوە ئێرانیەکان پەلاماری کەشتێ بازرگانیەکان دەدەن. ئەو ناوچانە بارگاکانی پاسداران لەو ناوچانە کرابووە ئامانج، هەروەها ڕایان گەیان کە لە ئێستادا 50,000 سەربازی ئەمریکا لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بڵاویان پێکراوە ئامادەن بۆ هەر ئەگەرێک کە لێرە لە کۆشکی سپی و لە واشنگتنەوە بڕیاری لێ بدرێت. بەڵێ پامنێرێ دەنگی ئەمریکای کۆشکە سپی وەسەلام سپاس بۆ وان ئاگاهیێنتە. سارا راجرز کاندیدی سەرۆک دانەڵد ترامپ بۆ پۆستی بەڕێوەبەری ئاژانسی میدیای جیهانی ئەمریکا کە سەرپەرشتی دەنگی ئەمریکاش دەکات لە دانیشتنێکی هەڵسەنگاندن و پەسەندکردنی ئەنجومەنی سینادا بەڵێنیدا ئاژانسەکە مۆدێرن بکات و هەوڵەکانی ئەمریکا بۆ بەرەنگاربوونەوەی پەڕۆپاگەندەی دەرەکی بەهێز بکات. بۆ زانیاری زیاتر مەریوان حەمە پایامنێری دەنگی ئەمریکا لە کۆنگرس لەگەڵمانە. مەریوان، سارا راجرز کێیە و لە دانیشتنەکەی سیناتدا چی وت بە ئەندامانی کۆنگرس؟ بەڵێ سارا ڕۆجرز جێگیری وەزیری دەرەوەی ئەمریکایە یا یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکایە بۆ کاروباری دیبلۆماسی گشتی و کاروباری گشتی. سەرۆک ترامپ لە مانگی سەی ئەم ساڵدا بە فەرمی پێشنیازی کرد بۆ پۆستی بەڕێوەبەری ئاژانسی ئەمریکا بۆ میدیای جیهانی پێش وەرگرتنی پۆستی حکومی ئەو وەکو پارێزەر کاری کردو و بڕوانامەی لە زانکۆی دۆرتمۆرت و کۆلێژی یاسای زانکۆی کۆلۆمبیا لە نیویۆرک هەیە. لە ماوەی کاری پیشەیدا زۆر لەسەر دۆزە یاسایەکانی پەیوەندیدار بە ئازادی ڕادەربڕین کاری کردووە. سەبارەت بە دانیشتنی ئەمڕۆ ئەم راپۆرتەم بۆ ئامادەکردوین با تەماشاکەین. سارا ڕۆجرز کاندیدی سەرۆک ترامپ بۆ پۆستی بەڕێوەبەری ئاژانسی میدیای جیهانی ئەمریکا ئەمڕۆ لە بەردەم لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی ئەنجومەنی سینات ئامادە بوو بۆ دانیشتنی هەڵسەنگاندن و پەسەندکردنی بۆ ئەو پۆستە. ڕۆجرز چەختی لە گرنگی ئازادی ڕادەربڕین و گەیاندنی زانیاری دروست کردەوە وتی کە پێویستە ئەمریکا شێوازەکانی گەیاندنی زانیاری نوێ بکاتەوە و بەرەنگاری بڵاوبوونەوەی پرۆپاگەندەی دەرەکی ببێتەوە. ئەگەر پەسەند بکرێم تەنها پشت بە تەلەڤیزیۆن و ڕادۆ نابەستین. بۆیە جگە لە بەردەوامبوون لە میدیای کلاسیکی کارەکانمان فراوان دەکەین بۆ پلاتفۆرمە دیجیتالیەکان و ڤیدیۆی کورت و پۆدکاست. سیناتۆر جین شاهین جەختی لەسەر گرنگی بەردەوامبوونی ئەمریکا لە بوارەکانی ڕاگەیاندن کردەوە و ئاماژەی بەوەدا کە وڵاتانی چین و رووسیا و ئێران بەردەوامن لە بەهێزکردنی پەیامی خۆیان.
پشتگیریمان لە دیپلۆماسی گشتیدا کرد چونکە دەمانزانی کاریگەری زۆری هەیە، هەروەها بەرگاری زانیاری هەڵە و چاوەشەکاری دەرەکی بووینەوە چونکە باوەڕمان وایە زانیاری ئەمرازێکی استراتێجی گرنگە. سیناتۆر تێد کروز وتی ئەزمموی یاسایی و حکومی ڕۆجرز وا دەکات کە کەسێکی گونجاو بێ بۆ پۆستە لە کاتێکدا کە پرۆپاگەندەی دەرەکی لە زیادبووندایە. هیچ کات وەگەێستا ئەرکی ئاژانسی میدیای جیهانی ئەمریکا گرنگ نەبووە. ئێستا ڕژێمە دیکتاتۆریەکان پرۆپاگەندە دەکەن، ئەمەش وەک چەکێک بەکاردەهێنن بۆ لاوازکردنی ئەمریکا و هاوپەیمانەکانی. لە دانیشتنەکەدا ڕۆجرز بەڵێنیدا ئەگەر لەلایەن سیناتەوە پەسەند بکرێت کار لەسەر چاکسازی و مۆدرنکردنی ئاژانسەکە بکات بۆ بڵاوکردنەوەی زانیاری دروست و بەها دیموکراتیەکان لە سەرانسەری جیهاندا. بەڵێ ئەگەر پەسەند بکرێت ڕۆجر سەرپەرشتی دەنگی ئەمریکا و ڕادیۆی ئەوروپای ئازاد و ڕادیۆی ئاسیای ئازاد و ژمارەیەک دامەزراوی ڕانگەیاندنی نێودەوڵەتی دیکە دەکات. باشە ئەمەریوان دانیشتنەدا سناتۆران بهتر لەسەر چه فکار یعنی هەبوون خەمێنوان چ بوون و وان سارا ڕۆجرز چ خواست؟ بەڵێ سیناتۆرەکان زیاتر جەخسیان لەسەرەوە کردەوە کە ئەمریکا دەبێت لە بواری زانیاری و ڕاگەیاندەدا بتوانێت بە شێوەیەکی کاریگەرتر ڕوبەڕووی وڵاتانی تر بێتەوە. سیناتۆر جی شاهین باسیەوەی کرد کە ئێران سرە ڕای سزاتوندا ئابوووریەکان لەسەری بودجەی ڕاگەیاندنی خۆی 3 هەندە زیاد کردووە وەتە کاریگەری لەسەر پرۆپاگەندە هەیە. هەروەها رووسیا ساڵانە نزیکەی 1.5 ملیار دۆلار بۆ میدیای حکوومەت و پرۆپاگەندە خەرج دەکات و سیناتۆرەکان زۆربیان داوایان لە سارا ڕۆجرز کرد کە ئەگەر پۆستەکە پەسەند بکرێت لە چەند هەفتەی داهاتوودا هەوڵ بدات مەودا و کاریگەری ئاژانسی ئەمریکا بۆ میدیای جیهانی فراوانتر بکات و دڵنیایی بدات کە دامەزراوەکانی ئەو ئاژانسە کاریگەر دەبن و کاریگەر دەبن لە گەیاندنی زانیاری ڕاست و دروست و باوەڕپێکرا و بێلایەن بۆ بینەر و گوێگرەکان لە سەرانسەری جیهاندا. مەریوان حەمە پەیامنێری کۆنگرس سپاس مەریوان. فەرماندەی ناوەندی ئەمریکا سنتکام لە بەیاننامەیەکدا 3 بانگەشەی میدیای حکوومەتی ئێران و سوپای پاسدارانی ڕەت کردەوە و بە زانیاری هەڵەناوی بردن. سنتکام ڕایگەیاندووە کە بە پێچەوانەی بانگەشەکانی سوپای پاسداران ڕێڕەوی کەشتیوانی لە تەنگەی هۆرمۆز بەڕووی کەشتیە بازرگانیەکاندا کراوەیە و هەروەها ئاژانسەکە ئەو بانگەشانەی ڕەت کردەوە کە 3 فڕۆکەی جەنگی F-35 و 3 فڕۆکەی دیکەی ئەمریکا لە هێرشی ئەم دوایە ئێران بۆ سەر بنکێکی سەربازی ئەمریکا لە ناوچوون و ڕایگەیان هیچ فڕۆکێکی ئەمریکا لە هێرشەکاندا زیانیان پێنەگەیشتووە و هەموو ئەو موشک و فڕۆکە بێ فڕۆکەوانانەش کە ئاراستە کراون ڕێگریان لێکراوە و تێکشکێنراون. هەروەها سنتکام هەواڵەکانی میدیای دەوڵەتی ئێرانی ڕەت کردەوە کە دەڵێن نەوت هەڵگرێکیان بە گەماڕۆی دەریایی ئەمریکادا تێپەڕیوە و وتی کەشتیەکە نەیتوانیوە گەماڕۆکە تێپەڕێنێت. سنتکام هەروەها ئاماژەی بەوەش کرد کە زیاتر لە 20 کەشتی جەنگی ئەمریکا و سەدان فڕۆکە و هەزاران سەرباز لە ناوچەکەدا ماونەتەوە و بەردەوامن لە جێبەجێکردنی تەواوی گەماڕۆکان بۆ سەرێران. وەم بچن عێراقاکۆ بەرێ دناوا پرسگirêkên navxweyî de ye êrişên dawiyên komên yên ku Êran piştgirî wan dike li dijî Erebistana Siûdî tirs zêde kirine ku ew welat derbasî nav şerekî herêmiyê berfirehtir bibe û gelek Iraqî bang li hikûmetê dikin ku rê li ber bikaranîna axa Iraqê bigire ji bo êrişên ku dikarin bibin sedema bersivdanên leşkerî û aramiya welêt bixin nav metirsiyan. Vê raportê bibînin. عێراق لە وڵاتێکی پڕ لە ململانی سیاسی ناوخۆیەوە بۆ ململانی ناوچەی و نێودەوڵەتی. وێرایەوەی گەلەکەی چەندین دێ ئارامیان بەخۆیە نەبینیوە. بەڵام گروپە میلیشیاکانی نزیک لە ئێران خەریکە پەلکێشی جەنگێکی گەورەی دەکەن کە لە قەبارەی سیاسی و ئەمنی و مەدەنی خۆی گەورەترە. عێراقیەکان نیگەرانن لە خراپتربوونی دۆخی عێراق و داوا دەکەن سەروەری ئەم خاکە بپارێزرێت و ژیانی گەلانی عێراق پارێزراو بێت.
طبعا من واجب بەدڵنیاییەوە ئەرکی حکوومەت و کابینەی زەیدیە پارێزگاری لە سەروەری عێراق بکات کە عێراق نەبێتە مەیدانی جەنگ و پێویستە پارێزگاری لە بێلایەنی بکرێت و نەچێتە پاڵ هیچ لایەنێک و لەو ڕێگەیەوە سەروەری و یەکێتی خاکی عێراق پارێزرێت. ئەو هێرشانەی دەکرێنە سەر عێراق و خەڵکەکەی و هەر دامەزراوەیەکی دیکە ڕەتی دەکەینەوە. پێویستە حکوومەت هەڵوێستی هەبێت. گروپە چەکداری میلیشیاکانی ڕژ دەکەنە سەر وڵاتانی دراوسێ بەمەش بیانویان داوەتە دەست وڵاتان عێراق بکەنە چەقی ململانەکانیان. دوو ڕۆژ بەر لە ئێستا چەند جارێک هێرشیان کردە سەر سعودیا لە وەڵامدا هێرشی پێچەوانەی سعودیەکان بە هاوکاری ئەمریکا ئەنجام دراو بۆ هۆیشەوە. بەشێکی زۆر لە بارەگای گروپە میلیشیاکان وێران کرا و 20یان کوژرا و 32 دیکەشیان بریندار بوون. هێرشی ئەم گروپانە عێراقی خستۆتە بەر مەترسی جددی و هەڵگیرسانی ململانیە و شەڕی نێوخۆیی. زۆر قورسە ڕۆڵی عێراق و بەرپرسیارەتەکەی بێلایەن بکەیت چونکە عێراق بەشێکە لە ململانەی جەنگی نێوان ئێران و ئەمریکا. دەستدرێژیەکی ئاشکرایە کە بەرامبەر سەروەری عێراق کراوە. بۆیە مافی عێراق لە ڕێگای ئەو میکانیزمانەی هەیەی وەڵام بداتەوە و شکۆ و سەروەری وڵاتەکەی بپارێزێت. خەڵکی عێراق داوا دەکەن حکوومەت ڕێوشێنی بە پەلەی پێویست بۆ سەقامگیری ئاسایشی عێراق بگرێتە بەر و ڕێگر بێت لە دەستێوەردانی ئێران و سنووردارکردنی کردەوە توندڕەوەکانی گروپەکان بۆ ئەوەی گەلی عێراق ژیانێکی شایستە بە خۆیان بژێن. با بە شێوەیەکی لۆژیکی و نیشتیمان پەروێریانە قسە بکەین نەک بە شێوەیەکی تایفی و دەمالگیریانە. ئەو شەڕی هیچ پەیوەندی بێمەوە نییە نە لە دوور و لە نزیک. ئەوەی کە بەخشین تەنها خوێنە بۆیە پێویستە ئێمە دوور بکەوینەوە لەی. ئەو شەڕە پەیوەندی بێمەوە نییە. لە ئێران خەڵکی باکوور پەیوەندیان بە خەڵکی باشوورەوە نییە. وا ئاشین کە هەر جەنگ ڕووی نەدابێت. بۆ دەبێت ئێمە لێرە خۆمانی تیاڵ قورتێنین. ئێستا عێراق بە دۆخێکی هەسیاردا تێدەپەڕێت ترسی هەیە مەترسیەکان تەنها بەهۆی هێرشی دەرەکیەوە نەبێت بەڵکو ململانێ مەزەبی و ناوخۆیەکان هەڵ بدەنەوە و عێراق ببێتە گۆڕەپانی جەنگێک کە لە بەرژەوەندی گەلەکەی نییە. ئەم ژە عێراقیژی بچن ناوە هەرێما کوردستانە عێراقی و دکارە ji بۆ ڕاوەستاندنە van êrişên Îranê û grûpên Iraqî yên girêdayî wê çi bike li ser asta Iraqê û herwiha li ser asta herêmê û navnetewî jî. Çavereya Amerîka di vê qonaxê de serederiyeke çawa bi herêma Kurdistanê re bike. Ji bo şîrovekirina van pirsan niha Diktor Yerîvan Saîd mamosteyê zanîngehê û rêveberê destpêşxeriya cîhaniya Kurd bo aştiyê li zanîngeha Amerîkî li vir li Washingtona paytext بمریا دم باش دکتور یریوان دوی دما هستار ده هریما کردستان پیوسته برسفه که چاوا بده وان ایریشان سپاس لراسی هرمی کردستان آپشنەکانیان بژاردنەکانی کەمە پێشەموشێ ئەبێوان لە بیروی هەرمی کوردستان کە وڵاتێکی سربەخۆنیە خاوەن بڵین سیادەی خۆی نیە لەبەرەوە هەر شتێک بکات بۆ نمونە ئەگەر بێت سیستەمی دژەموشەشی بکڕێت یان لە وڵاتانی کە پێیبن ئەبێت لە ڕێگای بەغاوە بێ بەغدادەدا ئێستا حکوومەتی عێراقی بربەستە لەوەی کە وڵاتانی ڕۆژئاوا کە ئەم جۆرە سیستەما بدەن بە هەرێمی کوردستان چارەسەری کەش بریتە لە چارەسەری سیاسیەوەی کە ڕێککەوتن بکات لەگەڵ ئەم گروپانە یان لەگەڵ ئەو وڵاتانی دراسە کە هێرشەکەن لەسەر هەرێمی کوردستان بەڵام لە ئێستادا بداخەوە ئەو بارودۆخە و گرژ و ئاڵۆزیە هەیە ئەو جەنگە هەیە نێوان ئەمریکا و لەگەڵ ئێرانە دەرفەت بەوە نایە کە ڕێکەوتنی سیاسی بکرێت لە بەرەوەی هەرێمی کوردستان سوپای بڵین بلکی سوپای ئەمریکای تایە و هەروەها بڵین وەبەرهێنەر ئەمریکیەکانی تایە لە بەرەوەی ئێران وەکو بڵین تارگێتێک یان ئامانجێکی استراتیژی بینێ بۆی کە بە ئامانجی بکات بۆی کە بڵین زەرەر یان زیان بە بەرژەوەندیەکانی ئەمریکا بگەێنێ. باشە ڕێزدار سعید یانینها حکوومەتە هەرێما کوردستانە عێراقی چاوەرەی چ دکەتە بەحسە ئەمریکایی کرد ینی ئەمریکا دکارە دەوێ قۆناغا هەستاردە ینی پێویستە ji بۆ هەرێما کوردستانی چ بکە؟ ئەمریکا بە تایبەتی ئیدارەی ترامپ کە ئیدارەیەکە زۆر زۆر بڵین ناسونەتیە ئەنترادیشنەڵە ئەتوانێت
تەنانەت بەسەر بەغا بازیش بات و هەروە سیستەمی موشکی بۆ هەرێمی کوردستان دابینکە بەڵام ئەمریکا ژۆ وڵاتێکی گەورە بەرژەوەندی زۆری هەیە لەوە چێ بڵێن بەرژەوەندەکانی زیاتر لەگەڵ بەغایە گەورەترە و هەروە هەمانگیرترە هەتا کۆی لەگەڵ هەرێمی کوردستانە هەرچەند هەرێمی کوردستان لە ڕاستی هاوپەیمانێکی گرنگی واشنتنە بەڵام ئەوە ناگەینە کە زۆر جار ئەمریکا بێ بەرژەوەندی استراتیجیە گرنگەکانی خۆی بخاتە ژێرپێی ئەوەی لە پێناو هەرێمی کوردستانە هەر ئەمەش وای کردووە لە ڕاستیە کە نەتوانێت هەندێک هەنگاو بنێت بۆ ئیداری ترامپ یا ئیدارەکانی پێشوو بۆ ئەوەی کە ئەم جۆرە سیستەم بن بە هەرێمی کوردستان چونکە هەرێمی کوردستان ئەمە یەکەم جار نییە ڕوبەڕووی ئەم مەترسیانە بێتەوە لە 2010ەوە هەتا ئێستا هەرێمی کوردستان هەزارەها درۆن و هەروەها ساروخ لەن ئێران و هەروەها لەن ئەو گروپە چەکدارانەی کە سەر بە ئێرانن و لە هەمان کاتا لەن حکوومەتی عێراقەوە پارەیان پێدرێت چەکیان پێدرێ هەرێمی کوردستان بڵین بە ئامانج ئەگرن بەڵام ئەگەر بەدڵنیاییەوە ئیدارەی ترامپ بێوێت دەتوانێت کارتی گوشاری زۆری لە بەردەستایە زەخت لە بەغا بکات بۆ ئەوەی ڕەزامەندی لە بەغا وەرگێ بۆی کە بتوانێت ئەو سیستەمی بڵین دژە ئاسمانێ با بە هەرێمی کوردستان بەڵام ئەمە ئەبێ لە بیریشمان بێت سیستەمی دژە درۆن یان موشەکی ناتوانێت هەموو ئەو متزیانە هەیە لەسەر هەرێمی کوردستان بڵین کەم کاتەوە ئیسرائیل بۆ نمونە باشترین سیستەمی دژە موشکیە بەڵام هێشتا بڵین موشک وەروەها درۆنەکانی ئێران نەتوان هەندێک شوێن بە ئامانج بگرن وڵاتانی کەندا و سیستەمی پاتوێت و سیستەمەکانێکی لێە تووشی زیانە بن بەڵام بۆ کەمکردنەوەی ئەو زیانانە هەرێمی کوردستان بەدڵنیایەوە پێویستی بەم جۆرە سیستەمانە بێت ئەوەی کە جی تێبینیە حکوومەتی عێراق کە ئەتوانێت ئەم جۆرە سیستەمە دامیکا بۆ هەرێمی کوردستان بەڵام بەداخەواتە ئێستا دابینی نەکردووە لەبەرەوە هەرێمی کوردستان پرسکرێک ئەوە کو هەندێک ئێریش ئەم ببێژە ژنەڤ عێراقی تێن هەرێما کوردستانی نەکۆیش دەرڤەنە حتا کۆ حکوومەتە بەغدادی باڵکێشە بڕاستیتە دەستپێکە لەژی گوت لێ هەرێما کوردستانی بەرپرسن هەرێمێ وەکو رازیکردنا ئەمریکاییان ژی چاوا دەکارن ئەمریکای قانع بکەن کۆ وان بپارێزە مەبەستا من ژی عالیە بەرپرسن حکوومەتە هەرێما کوردستانیدا چ تێخواستن بەڵێ ڕاستە زۆربەی هێرشە درۆنیەکان لە ڕاستیاتوان بڵن لە ساڵ 6 بەرەو ژوورتر لە باشووری کوردستانەوە یاد مست باشووری کوردستانی خۆمان هەرێمی کوردستان مستمێت لە باشووری هەرێمی کوردستانەوەیان ئاراستەی هەولێر و سلێمانی وەروەها دوهاکەکردن و زۆربەیشیان لە بیرمان نەچێت کەرتی وزراوەروە کەرتی ئابووری هەرێمی کوردستان بە ئامانجەگرن کە ئەمەش زیانێکی زۆری هەیە بۆ سەر هاوڵاتیان نەک تەنها بۆ سەر حکوومەت بەرسانی هەرێمی کوردستان لۆبیی زۆریان کردووی کە من ئاگام لێبێت لە ئیدارەکانی پێشوو هەروەها لە میدارەشە بۆ یەکەم جۆرە سیستەمە دابین بکەن بەڵام بەغا بە شێوەیەکی زۆر سەرسەخت دژی ئەو هەوڵانەیە کە لایەن ئەمریکا وەروە هەرێمی کوردستانی شوادرێ بۆی کە ئەم جۆرە سیستەمانە بدرێت بە هەرێمی کوردستان و هۆکارەکەشی ئەوەیە چونکە ئەو گروپانێک کە ئێستا هێرشەکەن سەر هەرێمی کوردستان دەسەڵاتێکی زۆر و هەژمونێکی زۆری سیاسی باشیان هەیە بەسەر حکوومەتی عێراقا سەرۆگەزیرەکانی پێشوو وەروام سەرۆگەزیرەی ئێستا زەیدی لەن ئەم گروپانەوە تا ڕادێکی زۆردا ئەندێن لەبەرەوە سەرۆگەزیرانیش ناتوانێت لە قسەیەم کەسانە دەرچێت کە پێشتر کردویانە بە سەرۆگەزیر کە پێشتر هێنایانتە سەر حکم لەبەرەوە بێت لە ناو ئەو چوارچێوە کە بۆی دیاری کراوە لە ڕاستیە بتوانێت هەندی هەڵسوکەوت بکات و زۆر بڕیارەکانی سربەخۆنیە. باشە دکتۆر بەری تەبخوا بەحسا وەیەکێ کرد ینی زەیدی بەری دەمەکی هاتە واشنتونێ و ئەم دەزانن تەژی گوت کۆ کوردن هەرێما کوردستانیژی هەواڵبەندین استراتیژیین ئەمریکایە دەنەت شەرێ دژی داعش دەژی دیار بوو کورد دکارن چاوە ینی سوودێژی وێ تەرازویە هەن وەرگرن ینی خۆ بگهێنن علی زەیدی هەوڵ بدن کو بە ئالیکاریە ینی ئەم ببێژن سەرێدەریەکێ دوێ دەربارەدا بکن و ئالیکاری علی زەیدی باوەکی ئاشکەرەژێ وەرگرن. حکوومەتی هەرێمی کوردستان پێشتر لەگەڵ سەرۆگەزیرانەکانی کە کاتێکگەنە سەر حکوم کێشەخۆیە بەڵێنی زۆر بە هەرێمی کوردستانیان وارووا بەسەرکردە کوردەکانیان بەڵام لاماکە دەکاتێکێنە سەر حکم لە بەڵێنەکانیان پاشگەزە بنەوە هۆکارەکەشیەوەی وەکوتم چونکە ئەو کەسانەی کە ئەبن بە سەرۆگەزیران لە عێراقا هیچ بڵێن پێگەیەکی جەماوەریان نییە سیاسیان نییە ئەو کەسانەی کە بڵین ئەیان ئەو گروپانەی کە سەرۆگەزیراندا ئەنیان ئەو کەسانن کە دەسەڵاتی بڵین سیاسیان هەیە عسکەریان هەیە وارەوە کە دەلاڵبژاردنەکانیشا کورسێکی زۆریان بردێتەوە لەبەرەوە توانن
هەر کەسێک بێ بیانێ بیکەن بە سەرۆگۆزیرانی عێراق ئەتوان بیکەن ئەو کارانی کە خۆیان ئەیانەوێ ئەتوان پێ بکەن بەڵام لە هەمان کاتە سەرۆگۆزیرانی عێراق ناتوانێت لەو چوارچێوەیە دەرچێ هەر ئەمەشە هۆکارەکەی ئەوەیە کە بۆ نمونە حکوومەتی عێراق ناچارە کە پارەی ئەم گروپە چەکدارانە بات چەکیان پێبا و لە هەمان کاتان نەتوانێت ئەو هێرشانەکەیکەنە سەر هەرێمی کوردستان سەر وڵاتانی دراوسی هەموو کێشە بۆ عێراق دروستەکەن نەتوانێت بیان وەستێنێ وەکوتم 2010ەوە هەتا ئێسم هەموو هێرشەکراوە سەر هەرێمی کوردستان هەتا ئێستا یەک کەس دەستگیر نەکراوە یەک کەس لێکۆڵینەوە لەگەڵا نەکراوە یەک کەس محکەمە نەکراوە ئەمەژەوە گەیەنێ کە هیچ سەرۆگۆزیرانێک لە عێراقا لە ڕاستیا دەسەڵاتی نییە لاوازە لەبەردەم ئەم گروپا چەکدار باشە لە بەرامبەر ئەو وەزبوونێ داوالی بوونێت کە دکتۆر بۆ برینا خافتنە تا لەسەر ئاستا هەرێمێ هەگەر ئەم ببێژن حکوومەتە بەغدای نکارە بێژی بۆ هەرێمێ تشتێکی بکە هەرێما کوردستانی ئەو وەختە دەبێت بەرپرسن هەرێمێ بچێ ئەم بپرسن هەرێما کوردستانی بچن ناوچەیە بچن وڵاتێن کەنداوێ وڵاتێن عەرەبان ئەم ببێژن دەوروبەرێ تورکیە ئایا کوردان کاری بووە لوبیەکی وها دروست بکەن لە هەرێمێ کورد ئەم لۆبیانەی کردووە ئەم هەوڵانەی یاوە لەگەڵ تورکیا بڕۆ ناکەم بێت بڵین سیستەمی دژە موشەکی با بە هەرێمی کوردستان بەڵام لەگەڵ وڵاتانی کەنداوە وەروە لە ئەمریکا و وڵاتانی ئەوروپا بەڵام کێشەکەوەیە شتێکی پێوتی یاسای نێودەوڵەتی واروەها ئەو هەموو بڵین معادلەی کە هەیە ئەو هەموو ڕێکەوتنی کە لەو نێوان عێراق وڵاتانی کە هەیە ئەگەر بیانەوێت جۆرە چەکێک یان جۆرە سیستەمێک بن بە هەرێمی کوردستان ئەبێ هەمووی لە ڕێگەی بەغاوە بێ حکوومەتی عێراقیش ڕازی نییە ئەمە گەورەترین کێشەیە چونکە هەرێمی کوردستان ئەکتەرێکی نانێودەوڵەتیەوە لەبەرەوە ناتوانێت بچێت چەک لە بازاڕەکانی جیهانە بکرێت ئەمریکا ناتوانێت ڕاستەخۆ چەکی پێ بدات سەر ڕای ئەو هەموو بڵێن هەوڵەی کە پێشوو دراوە لە ئەمریکا لە واشنگتن وەروە لە شوێنەکانی کەش حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە تا ئێستا سەرکەوتوو نەبووە نەک لەبەرەوەی کە هەوڵی نایەوە بەڵکو لەبەرەوەی ئەو هەموو ڕێکارە یاسایی کە هەیە بەرژەوەندەکان گەورەترن لەگەڵ حکوومەتی عێراق تاوەکو لەگەڵ هەرێمی کوردستان ئەمانە هەمووی هۆکارن بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان نەتوانێت هەندێشت بکە لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستی لە بشوێنێکی بڵێن زۆر دژوارایە دژوارەکەی ئەوەیە کە لە هەمان کاتا ئەکتەرێکی نێودەوڵەتیە ناتوانێت چەک بکرێت و لە هەمان کارشا حکوومەتی عێراقیش ناتوانێت یارمەتی بات یان نایە یارمەتی بات لەبەرەوە بڵێن ئەو دۆخی کە حکوومەتی هەرێمی کوردستان کە یان هەرێمی کوردستانیە دۆخێکی زۆر دژوارە و کەوتۆتە نێوان خۆمانەڵێن ڕەوشە هەرێمی بەتەواهی دژوارە و هەرێمە کوردستان ژێم تێ دەکەن بەشێکە ژێ ناوچەیەک و شەرێکی مەزن لێ دەبێ ئەز داوا لێبورنێ دکەم دەمامەکێمە دکتۆر یاریڤان سعید مامۆستای زانیگەی هێتش ڤەرژ واشتۆنی مەرە بۆی گەلەک سپاس بۆ دەماتە هەر سەبارەت بە عێراق دوای هێرشەکانی سعودیە بە هاوکاری ئەمریکا بۆ سەر میلیشیەکانی سەر بە ئێران دۆخی سیاسی و ئەمنی عێراق زیاتر ئاڵۆز بووە میلیشیا هاوپەیمانەکانی ئێران هەڕەشەی وەڵامدانەوە دەکەن لە کاتێکدا چاودێران هۆشداری دەدەن ئەم پەرەسەندە دەتوانێت عێراق بەرەو قەیرانی ئەمنی قوڵتر ببات و مەترسی تێوەگڵانی لە شەڕێکی ناوچەیی زیاد بکە. ئەم گروپانە کاتیان دیاری کردووە بۆ حکوومەتی عێراق بۆ هەنگاونان لە دژی ئەو هێرشانەی کراوەتە سەریان ئەمەش فشارێکی زیاتری لەسەر حکوومەتی زەیدی دروست کردووە. دەچینە لای پەیامنێر سنوور کەریم لە سلێمانی بۆ وردەکاری زیاتر لەم بارەیەوە. سنوور دۆخی عێراق چۆنەوە هەڵوێستی لایەنەکان چییە؟ ئایا گروپە چەکدارەکان چه هەڕەشەیەکەکەن یعنی چه هەڕەشەیەکن بۆ ناوخەو هەروەها بۆ دەرەوەی عێراقیش؟ بەڵێ بەفرام کاتتان باش وا دیارە عێراق بە دۆخێکی هەستیاری ئەمنی تێپەڕ دەبێت دوای ئەوەی کە سعودیا بە هاوکاری ئەمریکا هێرشی کردە سەر گروپە میلیشاکانی نزیک لە ئێران. ئێستا گروپەکانی نزیک لە ئێران واتە گروپە میلیشا چەکدارەکان تووڕەن لە کابینەکەی زەیدی تەنیا 10 ڕۆژیان مۆڵە داوەتە کابینەکەی کە فشار دەخەنە سەر کابینەکەی زەیدی و حکوومەتەکەی زەیدی کە لە ماوەی 10 ڕۆژە پێویستە ئیستیجابە یاخود هەڵوێستی جددی یاخود وەڵامی پێویستی بۆ هێرشەکانی سعودیا هەبێت. بۆ ئەمە ئاڵۆزێکی ناوخۆیی زیاتری لە ناو
عێراقدا لە نێوان لایەنە مەزهەب گەراییەکان یاخود لایەنە سوننە و شیعەکان و کابینەکەی زەیدیش تەنانەت ئەویش دروست کردووە بەڵێ. باشە سنۆر ینی چاودێرن سیاسی چاوە لەسەر ڕەوشە عێراقی داخبن و ئەو تشتێن کوتە بەحساوێ دکی مەترسیاوان لە چ قاس مەترسیە لە پێش کابینەیە زەیدی چێ دەکەن؟ بەڵێ ساڵح هەریەک لە ئەمێ سەرەتاوە بڵم هەریەک لە ڕێکخراوەکانی بەدر ئەسایبی ئەهلی حەق بزوتنەوەی نوجەبا و سەرای ئەولیای دەم بەشێکن لەو گروپە چەکدارانەی کە نزیک لە ئێرانن هەڵوێستی خۆیان بە فەرمی ڕاگەیاندووە سەبارەت بە بەو هێرشانی کە لە سعودیەوە کراونەتە سەر عێراق سەبارەت بە واتە فشاریان لەسەر کابینەکەی زەیدی دروست کردەوە داوا دەکەن حکوومەت بێ وەڵام بەرامبەر هێرشەکان نەمێنێ واتە 10 ڕۆژیان مۆڵەت بۆ هێزەکان داناوە یاخود بە حکوومەتی زەیدی داناوە کە بتوانێت بە ئەرک و بەرپرسیارەتی خۆی بەرامبەر بە هێرشەکان لە عێراقدا واتە بگرێتە ئەستۆ. پێم وایە ئەمە لەمپەری گەورە دەخاتە بەردەم کابینەکەی زەیدی هەوڵەکانی ئەو هەوڵانی کە لە ڕابردوودا هەیبوون بۆ پرسی چەکدانانی گروپەکان و چەند پرسێکی تر لە عێراقدا پرسی چاکسازی ئەمنی سەبارەت بە پرسیارەکە چاودێرانی سیاسی پێیان وایە کە ئەمە دۆخی عێراق بەرەو ئاڵۆزیەکی زیاتر دەبا لە ناو خۆدا و مەترسی تا ئەو ئاستە باڵایە لە عێراقدا کە پێدەچێ ئەم گروپانە فشار بخەنە سەر کابینەکەی زەیدی بەوەی کە ناچاری بکەن تەنانەت بگاتە ئاستی دەست لە کار کێشانەوە و ئەگەر چاودێران دەڵێن ئەگەر دۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێت دوور نییە کە لە ناو خۆدا مەترسیەکان هێندە جدی بن بگاتە ئاستی ململانەی سەختی مەزهەبی حتا دروستبوونی شەڕی ناوخۆ بۆیە دەتوانین بە شێوەیەک لە شێوەکان بڵین چۆن بە لە کوردەواریە دەڵێن ڕیسەکەی دەکاتەوە بەخوری واتە هەوڵ و ماندووبەرەکانی دوومانگی ڕابردووی زەیدی پێدەچێت سفر بکاتەوە بۆی کە لە دوومانگی ڕابردوودا هەوڵ جدی لە هەمبەر چەکدار یاخود چەکدانانی گروپە چەکدارەکان گروپە میلیشاکانی نزیک لە عێراق هەوڵێکی جدی گرت بۆ بەر وەلایەکی تریشەوە پرۆسەیەکی بەناوی پرۆسەی چاکسازی و پرسی گەندەڵی دەست پێ کرده بوو بۆیە دەتوانین بڵین ئێستا بەگشتی دۆخەکە لە عێراقدا دۆخێکی پڕ هەستیار و مەترسیدارە ئەگەر وا بڕوات پێدەچێ لە ناو خۆدا وەکو باسم کرد دوور نییە کە لایەنە مەزهەبیەکان لەناو خۆیاندا تووشی پێکدادان یاخود تێکەڵچوونی ناوخۆی ببن. باڵێ سنوور کەریم پەیامنێر لە هەرێمی کوردستانەوە سوپاس بۆ زانیاریەکانت. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرنێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوودەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. حکوومەتی تورکیا خەریکی ئامادەکردنی پرۆژە یاسایەکە کە بە وتەی بەرپرسانی تورکیا چوارچێوەی یاسایی بۆ چەکداماڵین و هەڵەشاندنەوەی پەکەکە دیاری دەکا. ئەنکەرە دەڵێ ئەم پلانە کە بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا بخرێتە بەردەم پەرلەمان لێبوردنی گشتی بۆ ئەندامانی پەکەکە لە خۆ ناگرێ. وردەکاریەکانی ڕەشنووسی ئەم پرۆژە یاسایە و چۆنیەتی جێبەجێکردنی و ڕۆڵی عەبدوڵڵا ئۆجەڵان ڕێبەری زیندانی کراوی پەکەکە تا ئیستەش یەکێک لەو بابەتانن کە مشتومڕی زۆریان لەسەرە و هێشتا وەڵامەکانیان دیار نییەن. هاوکارم ئۆزلەم یاساک لەسەر ئەم بابەتە ئەم راپۆرتەی بۆ ئامادە کردوون. حکومێتا تورکیە دەبێژێ هەولێن بەداویکردنە شێری زیاتری چەند ساڵان بە پارتیا کارکرین کوردستانی PKK رێ نێزی قۆناغەکێ گرنگ بوویە. سەرۆکی وڵات ڕێجەب تایپ ئەردوان دەبێژێ پێشنویسا قانونا چارچۆوەیی یا کودەمێکە درێژێ تێ چاوێریکردن ئەوێ درۆژین پێشتە وەرە پێشکەشکردنی پارلەمەنتۆیە. Önümüzdeki günlerde ئەمێ دروژێن پێشدا قانونا چارچووەیی یا کو خەبال سەرتێکردن بوو نرخاندنی پێشکەشی پەرلەمانتوی ئاخوا بکەن. لە بەندەیەک و قانون ڕێوشە حقوقی یا ئەندامên PKK yên çekên xwe berdin, şertên darizandin û vegeran wan ya Tirkiye pênase bike. Lê hikûmetê belgeya dawîn ya qanûnê hîn eşkere nekiriye. Serokê Parlamentoyê Numan Kurtulmuş dibêje qanûn ew ê demkî û sînordar be. û tenê piştî ku hilwêşîna PKK bi awayeke fermî were piştrast kirin wê bikeve meriyetê. Ortaya konulacak olan bu yasa
بوێ قانونێ وێ لە ترکیە تجاری لێبورینەکە گشتی دەرنەکەوە هۆلێ قانون وێ پشتی پشتڕاستکردنا هەلوەشینێ بکەوە مەریەتێ Kurtulmuş dibêje Komisyona Parlamentoyê nêzî temamkirina nexşeriyê KYK bi beşdariya piraniya partiyên siyasî hatiye amadekirin. Lê pirsên girîng hîn bêbersivin kî wê hilweşînê destnîşan bike, wê ji qanûnê kî sûdê werbigire. û gelo ji bo endamên asayî, rêvebirên payê bilind û kesên ku bi sûcan tên tawanbar kirin wê pîvanên cuda hebin. Dem Partî dibêje lîjneya ku were damezrandin divê pir alî be û pêvajoyê bişopîne. Pirsgirêkan dem û destpênase bike û diyaloga siyasî hêsan bike. Partî her wiha dibêje divê pêvajo di qonaxên pêşte bi reformên demokratîk û qanûnî were berdewam kirin. Partiya Wekêvî û Demokrasiyê ya Gelan Dem Partî dibêje divê ev qanûn ne wekî encama herî dawî lê wekî gava destpêkê ya pêvajoyekê berfirehtir were nirxandin. Meclis çatısı altında tüm siyasi partilerin Divêt Parleman bi beşdariya hemû partiyên siyasî li jineka, çavdêrî û şûpandina aştiyê were damezrandin. PKK ku ji hêla Amerîka û Tirkiye ve komek terorîstê dîtin di gulana 2025 de hilweşîn û bidawîkirina têkoşîna çekdarê ya dijî Tirkiye ragahandiye. Îro daxuyaniyeke nivîskî ragahand. PKK dibêje ger di qanûnê de rolek ji bo damezrînerê wê yê girtî Abdullah Öcalan neyê diyar kirin dibe ku bi cihkirina qanûnê de sehmet derkevin holê. Belgeya dawîn wê diyar bike ka parlamento dikare van bendewariyên cuda nêzî hev bike. Yan jî cudahiyên li ser bicihkirinê rola Öcalan û reformên siberojê ew ê li pêşiya pêvajoyê bibin astengên nû yan na. Özlem Yasak, Dengê Amerika. Li Spanyayê dîmenên dronan agirên çiyayekî li parêzgeha Castellón a Rojhilatê Welêt nîşan dan. Li parêzgehên Zamora û Lyon ên Bakur Rojhilatê Spanyayê di encama çaremîn pêla germê ya havînê de şewatên nû bûne û agirên li parêzgeha Castellón a Rojhilat bi berdewamî belav dibin. Serokê Erka Agirkuştinê Antonio Rodrigo jî ji rojnamavanan re got piştî ku agir zêdetirî 23,000 donam şewitandine rûbera agira 82 kilometreyî hatiye destnîşankirin lê nehatiye dorpêşkirin. Wî got operasyonên şeva borî ya ku 400 agirkuş tê de beşdar bûn pir girîng bûn ji bo destnîşankirinê ku ev agir çawa di 48 saet destpê bê de werin vehewandin. ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە ڕۆژاوا دەڵێن لە دوای ڕوخانی ڕژیمی بەشار ئەسەد زۆرێک لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان نووسینگەکانی خۆیانیان لە ناوچەکە گواستوتەوە بۆ دیمشق و شارە گەورەکانی دیکەی سووریا. ئەم گۆڕانکاریە وای کردووە دامەزراوە نێوخۆیەکانی ڕۆژاوا لە وەرگرتنی پارە و پشتیوانی بۆ بەردەوامی کارەکانیان ڕوبەڕووی کێشە ببنەوە. ئێوان حەسیب لە قامیشلۆوە سەبارەت بەم پرسە راپۆرتێکی بۆ ئامادە کردوون. Necletemo yek ji damezrînerên Komeleya Şawişkaya got ji sala 2012 ve piştgiriyê dide jin û zarokan li Qamişlo. Ew îro û hevkarên wê piştî gotpiştgiriya rêxistinên navnetewayî ji bo komeleya wan nêzîkî saleke berê rawestiya ji bo berdewamkirina çalakiyên xwe zehmetiyan dikişîne. Piştî helweşandina rejîma Esed pirraniya rêxistinên navnetewayî û Ewropî navendên xwe ji parêzgeha Hesekê vegohistin Şamê û piştgiriya ji bo rêxistinên civaka sivîl yên herêmî kêm kirin. Piştî ketina rejîma Esed û hatina vê hikûmeta a demkîn قالك تمويل ودعم أوروبي منظمات دولي سرماهات سكناندن دعم تنب ومشاريع تنبن وقال لك مراكز بين قرتن وقال لك كتش وخور تابون لجمع كار ذكرن درفتي كار جوار باشبو أو أنا المالي خورونشتين السكنين تقريبا حيشت مها نافندي مسكنين قولوا بردوان بقى ميتبدا نافندي خو بقرن
ناوندن رخستن ناونتوایی بری هلوشاندن رژیما اسد لباجار حسکه قامشلو و دیرکه بجهدبون. زانبرو ریوبری رخستن وایت هوب دبیجه گوگلک پروژه رخستن وان جبر راوستاندن پیشگیری آج رخستن ناونتوایی هاتن راوستاندن. رخصتن ناودولتی برنگه کی مباشر یعنی کار دکرن یا جدریا منظمات محلی ری یعنی براسی کار کی گله کی باش دکرن دالی تنمیه ده علی کاریا پنابر ابو بنا سلام کار دکرن لپشتی کتنا رژیم سوریه براسی افتمویل گله کی وگریا قالك رخصنا أوفيسي خلفيدا قرتن وبري خدان شام وحلب يكجي رخصني كوما تعددي جا فيتشتي زيدي بروجاكي ما هات سكناندن وقالك رخصنين ديجي مشاريع وانا سكنين ام بهيفيني يعني كو حكومة سوريا بهيله دريا اف رخصنين ناف دولتير تمويل ديسا بعدالة لحمي بارزگاهن سوريا بتوزيع كرن. ریوبری تی پی اس گوری خستنه که هرمی یا گو پیشگیری دیده جوانان دبیجه گو نبداوی بونا بیواجویا انتگراسیون نافبرا سازین ریوبریا خسر و حکومت دمکیه سوریه گهاندنا پیشگیری جی ریخستن هرمی را استان کریه. روشا انتگراسیونی جی حتانها بداوین هاتی اویجی باندور کریل سر ریخستن ین جواکا سیویل ین الباکور روشالات سوریه والدفري برانیان ریخستن مجین حتانها نمرخصن الشامي وافيجي باندور كيريل سروشا ريخستنا وبهمان دم سروشا كامبان وبتايبتي بنابرين ما كوجبري من يل سريكاني كو استي خدمتي نوغبري في جوانا كاردكن كو اموان اماده بكن جبون درباسي كار ببن بشتي كو خندنا خد تايبت بكن لي روشا تمويلي وروشا دعمي وغبريتنا وافي باندور سر جواكي بقشتي كريه لغوري نفسگاه کاروبارن رخستنان ریوبریا خسر ده حتی دسپیکا سال 2026 ده 393 رخستن لباکر و روجهلات سوریه دخبتین. پشتی گوهرتنن لدورن کنترول شر دنافبرا هزن سوریا دموکرات و حکومت دمکیه سوریه ده و کمبونا پیشگیریا رخستن ناونتوایی تی پیش بینکرنگ و هجمارا رخستن ناونتوایی و هرمی ینگو نهال پارزگاه حسک و کوبان دخبتن جسد و پنجی کمتره. ایوان حسیب دنگ امریکا قامشلو. هر لسوریه به جیبجی کرنا پروژه انتگراسیون را بازرگان و خودین اتومبیلان لباجار کوبانی ده ترسن کو ده دما یک کرنا و گوهستن و هاتوچونه ده لسر آستا سوریه ده لیچون نو باج و گمرگ لسر وان زیده ببن. ریوبریا و گوهستن پشراست که کو گوهرتن نو ده باندور لخودین اتومبیلا نکن. رضوان بیزار اف راپورت هیا. خودین ترمبیلن کل جمع ریوبریا خوسر هاتنه قید کرن جبر پیواجه انتگراسیون و گوهرتن لپیش لترسن کو باجین زیده آن گمرگ نو باری وان گرام بکه. وان دیماجا جرکی کچه ده به ملت کس نزانه مسیری و ماکینانا چیه عجب وان نمرانا دکه بچه شکلی ببین دکه عجب اندیماج ببین نمره ورنه گوی راندنه عجب که گمرگه که دبستین چیکار ببین ام نزانه. اما ترسی بویا صدما جداهیه که دبوهاین اتومبیلان دال بازاران دنبرا طابلوین ریوبریا خوسر و حکومتا دمکیدا ولفو تفجر كرنو فروتاني جي لواز كريا نمري شرع مثلا نو اسعار خو بوانن فرق خو جدوي مثلا $10,000 كاتيكي پر بوهای ملت نکنه بکره و جوره نمری می اداره ذاتی ارزان ملتی سو نویره شبر چه ترسه که مثلا حجز به مثلا او به جبر وی تشتی نکنه بکره بازرگان خودین اتومبیلان داخواست دکن که ده پیوجوی انتگراسیون دا برجمندی وان بین برچاف گرتن و همو اتومبیل بیک جوره تابلو بین تومار کرن هم عرضه کیدونه ولاته کیدونه جغرافی خواهیکه یعنی هم دبیجنی هم تفی هبونه یعنی نمره یک به چیتره یعنی سریفی چه نوبه فراغ که به عراق کنه عراق فراغ که ای حلب کنه حلب فراغ که ای شام کنه شام فراغ که ریوبریا و گوستنه لکوبانی پشتراس دکه و تو گارتن لسر ترومبیل خلکی دا نایه اوه تو باجن زیده ندن و دوسه و گوستنه دینا و سازین حکومتی دا وره انتگره کرن براستی در روش من هذا مسیر ماکینان و لوحان و خادمینن شخا نقاش دمجة تيكرنا وفي حال كو دمجة كوارا كرنجي
ماكينين ما يقيد كري سجلات ما جي رادبن جي بهفر دمج دبن لوحات وك خدمنا يعني تجوهرتن نتشكرن ممكنة لوحان دار كافن أم بن يكبون لوحات دار كافن هولي أو جدامي كم ماكينة خط جديد بكن يوم أو بكن لو حيوان تانتنا جوهرتن هجمارا ترومبیلن که در وبریا و گسترین دال لکوبانی هاتنا قید کرن به نزدیکی 6000 ترومبیلان ته تخمین کرن. ده همان دمه دا لگوری هن بازرگانان هنک جوان دم داوی دا بریا نوینکاران و داینا پریان تابلوین اتومبیل خواه گوهرتن و کرن تابلوین حکومی لحلبه. رضوان بیزار دنگ امریکا کوبانی. بله بینه هجام دیسا بچن قامشلو لویجاری جبو فستیواله که لیاریگاه 12 آداری باجار قامشلو نوانده لیکورین زانستی ین چاندنیه و دسته آبوری و چاندنیه فستیوالا گنم یکم لدار خست. اف فستیوال بویا در فتک جبو نشاندانا کلپور و چاندا خوارنین رسنین هریمی. راپورتا امجد کردو بهتر زانیاری هنه. بجلين كردي ين خملاندي وبناوي خونين بجوك ازدهار محمد لبربرهم وخوارنين خوا ين جيجنم چه كريه راوستياي جماهير وكتلك تاشامبورك ازدهار دخوازه دوان خوارنين رسن پیامكي بدا كوغنم نتني خوارنه لبالي ميراسك كور اي باوو كالانه دناوا چاندا كردي ده شامبورك چكرن بش كتلك كليچا اي بري دايكي ما چتكرن تنورا يعني تشتي بري بلي رزام انا برنجت بيشان بري دايكيم بجنم بيشان انا مجي بجنم بيشان متخص استشتي دايك وكالكا وبابا اسبيشي ملت بكم وام بيخر قالك كيف خوش بون يعني تراثي مي فستیوال گلک بجدارین جدا دناوا خود دهوینه جفاکولتیا چاندنیه یا زانینگاه روجاوا حتی بصدا ولاتین کش باجارین جدا ین هرم هاتنه دناوا فستیوال ده دانوک نان تنور و سیلی تولی همو آمورین کفنار این کو بگنم را تشتکی وان هیا هاتنه نشاندان لگوری کمیته آمادکار اف فستیوالا یکمه و نیا داویبه دا کوبال بیکشاندن لسر گرینگیا استراتیجیک و چاندی یا گنم فستیوال چه بویه جبو ام ملتی ما جواکام ام جنم ناس كلهم بدن يعني تكارب جبزري بقري حياة صناعته يعني شيء جورين جنم هنا شيء أصنافي جنم إيه منطقة هنا وأو جنم كيف كده كيف شو صناعته ده شيء كيف خارنا كده يعني شيء جريداي في جنمي أم تخازن في فيستيفال ده وقت خويا بكن يعني آهنگ و زندیتیا فستیوال بالا خلکی کشاند لگل کیف خوشی بدیتنا وان برهمین میراسی داخواز هنه کنف شنو پرتر سردان وان چالاکیان بکن دا کوچان داخوا باشتر ناس بکن فکرکی باشه فکرکی دیروکیه چه خاصال دوباره ببه باشه بس به فستیوال ده بلا انسان می جوان گلک حاضر ببن جبو دیروکا با و باپیر آزار بن تو رازانه بن یعنی نهات بیجه گنجه که 12-16 سالی مهر چیه نزانه دانی نوک چیه نزانه دنافبرا گرمیا تنوره بهنا برکتا گنم و هولدان زانیاری ده فستیوالا گنم دبه پرکنو دنافبرا پیشروج و ایرو ده افغاوا یکم نتنه پیروز کرنا برهمه عرضه لیبل تکز کرنا لسر پاراستنا ناسنامه و میراسا چاندی یا کج نفشکی درباسی نفشکی دن دبه امجد کردو دنگ امریکا قامشلو لنیو نقش و دیزاینی فرش و مافوری دستی دا دەکرێ مێژوو و کولتور و ناسنامەی نەتەوەیەک بەدی بکەیت زیاتر لە نێو سەدەیە کارگای مافوری کۆیە بە بەکارهێنانی شێوازە ڕەسەنوکۆنەکان ئەم هونەرە بە نرخەی بە زیندوی هێشتوتەوە هونەرێک کە زیاتر بە لێهاتووی ژنانی ناوچەکە وەک میراتێک کە چەند سەدەیە پاراستویانە بەڵام ئەمڕۆ ئەم پیشەسازیە لە مەترسی لە ناوچوون و لە بیرکردندایە سەیری راپۆرتێکی دیار جەماڵ دەکەین با پێکەوە سەیری ئەم راپۆرتەی دیار بکەین کە لەسەر ئەم با بڵێین پیشە ڕەسەنە بەرهەمی هێناوە بۆمان.
لێرە هەر تاڵێکی بن نەخشەی زیندووکردنەوەی مێژووی شارێکی پێدەنەخشێنرێت. دەستەکانی مەریەم بەهێمنی کار دەکات تا تابلۆیەکی جوان بەرەمبێنێت. ئەو بە تەنها مافور ناچنێت، بەڵکو بە ڕەنگ و هەستی ئافرەتانە سیمبولە دێرینەکانی کۆیە لە چوارتاقان و خانوە کۆنەکانەوە تا دەگاتە دوا هەناسەی هۆنراوەکانی دڵدار و حاجی قادری کۆی دەکاتە شاکارێک لە هوەری دەستکرد. ماوەی 18 ساڵە لە کارگای مافوری کۆیە ئیش دەکەم. ئیشەکانمان ئیشی ڕەسەنی کوردیە. مافورەکانمان بۆ نمونە دڵداری شاعیرە حاجی قادری کۆیە، چارتاخانە، ئەو بینا قەدیمانەی کۆیە. ئیشەکانمان ئیشی دەستیە بەدەست دەچندرێ. بۆ چنینی ئیشەکان پێویستمان بە خەتاف و میزرەب و مەستەڕەیە لە ڕووی بەسمەکان دایدەنین ئەو چنینانە. دروستکردنی هەر مافورێک کاتی زۆری پێویستە. سەبر و وردبینیەکی بێسونوری دەوێت بۆ ئەوەی هەموو بەنەکان بە دروستی بکەونە سەر نەخشەکە. هەموو ڕۆژە مافورەکەین، هەر مافورەی بە قیاس و جۆری خۆیتی. ئێستا ئێمە بنتاقان دروست دەکەین، ئەوە بنتاقانە، ئەوەش مافورەکەیتی ئێمە ئەمەوە بەسمەیە. لەسەر هەر و بەسمەیە دروست دەکەین. ئێمە هەموو جۆرێک بەسمەیەک و مافورێکمان هەیە کە لە کۆیە کارگەی مافوری کۆی دروست دەکرێت. مێژووی ئەم کارگەی کۆیە بۆ زیاتر لە نیو سەدا بەر لە ئێستا دەگەڕێتەوە. شوێنێک کە بەرەنگاری گۆڕانکاریەکانی سەردەم بۆتەوە تا ڕەسەنایەتی ڕستنی کوردی بە زیندوی بهێڵێتەوە. بەڵام ئێستا گرفتێک یەخەی کارگەکەی گرتووە. ئەویش ئەوەیە ساڵانە کارمەندانی لێخاننشین دەبێت و هیچ جێگرەوەیکیشان بۆ دانانرێتەوە. کارگەی مافوری کوێ لە ساڵی 1970 دەستی بەکاری بەرهەم کردووە. بەرهەمەکانمان بریتە لە دروستکردنی مافور بەدەستی ئەو خاتونانەی کە لەسەر ئەو زمانن کە دەکات دەستگای مافور. مانگانە گۆڕانکاری بەسەر بەرهەمەکاندا دێ ئەگەر عوتڵەوشی زۆربی تەسیر لە بەرهەمەکانمان دەکا. ئەگەر عوتڵەش نەبی ئیشەش ساک دەکرێ و ڕۆژانە تا سعات لە 8 بەیانی و تاکو و 1 نیوەڕۆی کاری خۆیان دەکەن. کارگەی مافوری دەستکردی کۆیە تەنها ناوەندێکی بەرەمێنان نییە، بەڵکو مۆزەخانێکی زیندوی فۆلکلۆری کوردیە. لەم کارگەیە هەر گرێک بەدەستی ئەم ژنانە دەبەسرێت داستانێک لە خۆڕاگری، ئارامگری و خۆشەویستی بۆ پاراستنی کەلەپور و شوێنەوارەکانی کۆیەیە. دیار جەمال دەنگی ئەمریکا، کۆیە. بەڵێ ئەمش کۆیژی بچن باژارێ حەلەبچەیە کولوەر ناوەندێکە تەندروستی بێ لێکولینەکێ نیشان دەدە و ڕێژەیە دایکبوونا زارۆکن خودی پێدیڤین تایبەت بلند بووە و سەدەما vەیەکێژی گرێدایی کیمیابارانە باژێرە ساڵە 1980 فەرحان هەورامانی ڕۆنی دەدە سەروێ مژارێ. لە سنتەری ئۆتیزمی هەڵەبجە 46 منداڵی توشبوو هەن. توێژینەوەیەکی سنتەرەکە دەری خستووە لە سەدا 50 دایک و باوکی ئەم منداڵانە بەرکەوتەی چەکی کیمیاوین و لە سەدا 32 باوک و دایکی منداڵەکان پێش کیمیابارانی هەڵەبجە لەدایک بوون و پەیوەندیەکی ڕوون لە نێوان تێکچوونی ژینگەی ناوچەکە و ئەم ئامارە بەرزانەدا دەبینرێت. ئێمە دوو کۆمەڵەمان وەرگرتووە لە هەڵەبجە بە حکومی ژینگەی هەڵەبجە ژینگەیەکی پیسەوە یەکێک لە هۆکارەکانی توژون بە حاڵەتی مناڵی ئۆتیزم بە فەرزی توێژینەوەکانی پێشوو ئەوە سەرمێنێکە مناڵی کە ژینگە هۆکارێکە لە بابەت ئێمەش وەکو هاوڕەکە هاوکارانمان کۆمەڵێ کەسانی لەو بارەدا لە توێژنەوەمان کردووە. توێژنەوەکەش ئەوەیە کە دوو کۆمەڵمان وەرگرتەوە کۆمەڵێکیان کە دایک و باوکانەی کە بەرکەوتەی چەکی کیمیان ئەوانەشیان کە بەرکەوتەی چەکی کیمیاوی نین. پزیشکان و توێژەران وەژداری دەدەن کە غازە دەماری و خنکێنەرەکانی کیمیابارانی هەڵەبجە زیانی درێژخایەنیان بە خانەکانی زۆربوونی پیاوان و ژنان گەیاندووە. تێکچوونی ئەم خانانەش وەک بەشێک لە توێژینەوەکان دەڵێن زیادبوونی ڕێژەی منداڵانی خاوەن پێداویستی تایبەتی لە ناوچەکەدا لێکەوتوێتەوە. ئەمەش لە کاتێکدایە کە توێژینەوە زانستە پزیشکەکان ڕایەکی تەواو دڵنیاکەرەوەیان لەسەر ئەم بابەتە نییە.
ئەو داتانەی کە هەیە تا ئێستا هەنێکی پشتڕاستی ئەوە کاتەوە کە بەڵێ ئەکرێ ئەم مادانە ببێتە هۆیەوە کە کاریگەری درێژخایەن و درێژمەودا لەسەر وەچەکان دروست بکە لەسەر کۆندامی زاوزێ هەم لە پیاوانە هەم لە ژنانە دروست بکە. زانیاریەکان لە لای ئێمە سنووردارە بە تەواوەتی یەکلانیەت زیاتر پشت بەوە بەسێ لە زۆر جار لە شوێنەکان کە خوێنینەوە لە زۆر سەرچاوەکان کە ئەگەر ئەم گازانە بەکار بهێنرێن بۆ ماوەیەکی دوور و درێژ و دووبارە ببێتەوە دوا بە دوایەک ئەکرێ زیاتر کاریگەریان هەبێت. هاوکار کە بەرکەوتەی چەکی کیمیاویە و دوای 2 منداڵی ئاسایی منداڵی سێمی بە کۆنیشانەی داون سیندرۆم لەدایک بووە. پزیشکان پێیان ڕاگەیاندووە بەکارهێنانی ئەو دەرمانە قورسانەی کە بۆ چارەسەرکردنی بریندارانی چەکی کیمیاوی بەکاردێنرێن کاریگەری نەرێنیان لەسەر شێواندنی تۆ و لە پیاواندا هەیە. وڵا زۆربەی برینداران چەکی کیمیایی یا ئۆرتیزمیانەیە یا داونیانەیە ئەوانەی کە بنیان نازم هەیەە ئەوەی هەر بەهۆی کاریگەری گازی چەکی کیمیایی. بە پێی گوتەی سەرپەرشتیارێکی پەروەردەی تایبەت بە 35 ساڵ ئەزموونەوە ئێستا 627 خوێندکاری خاوەن پێداویستی تایبەت لە قوتابخانەکاندا هەن. ئەمە جگە لەوانەی کە بەهۆی بارودۆخیانەوە وەرنەگیراون. 5 کتێبم نووسیوە سە کتێبەکانی من پرۆگرامن لە هەمووی کوردستانە بەداخەوە کە 156 قوتابخانە و باخچەم لە بەردەسایە ساڵانە ڕێژەی قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت ڕوو لە هەڵکشانە بە تایبەتی ئۆتیزم. هەرچەندە ڕێکخراوی تەندروستی جیانی ئاماژە بە زیادبوونی منداڵی نەبەکام لە جیهاندا دەدات بەڵام ئەم ڕێژەیەش لە هەڵەبجە بەراورد بە شوێنەکانی دیکە زۆرترە. بەحسێکم خوێنەوە لەسەر ئەو چەکە کیمیایی کە بەکار هاتووە لەسەر دەشت بەحسێکی گەورەیە کراوە لەسەری باسی ئەوە کاکە ئەو پیاوانەی بەرکەوتنیان هەیە کێشەیان بۆ دروست بۆ لە کۆندامی زاوزێ وەچەخستنەوەیان هەم لە ژمارەی تۆیان هەم لە ژمارەی هەم لە کوالیتی تۆکان و جۆلەی تۆ و ئەم شتانەکە حتا باسی ئەوە کاکە ئەو مناڵانی کە لەو مەودا کورتە بۆن مام ناوەندە کە لە دایک بوون لە دوای ئەوە ئەگەر مناڵبوون دروست بوو ئەگەر دوویانی دروست بوو بێت و مناڵ دروست بێ هەنێ لە کێشە زگماکەکانیان تیا زیاتر بووە هەتا ئێستا ئەوەی کە داتایە هەیە لە بەرچاو ئەمانەیە. توێژینەوە پزیشکەکان دەڵێن غازە کیمیاویەکان و ژینگەی پیسبوو دەبنەهۆی تێکدانی پێگاتەی DNA و دروستبوونی بازدانی بۆ ماوەیی لە خانەکانی زۆربووندا. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. بله بینەر هێژا بە vê raporta diltezîn ji Helepçeyê em digihîn dawiya vê bernameyê ta careke din her şad û bextewar bin. Her şad bin. بینندگان محترم سلام. به برنامه خبری دری تلویزیون صدای آمریکا از واشنگتن دی سی خوش آمدین. امروز پنجشنبه 30 ماه جولای سال 2026 میلادی است. نجیب خلیل است.